سلااو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە سوتاندنی دارستانەکانی شاری مەریوان. هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە 28 گەلاوێژی ساڵی 1358ەوە کە خومەینی جەلاد فەرمانی هێرشی هەمەلایەنەی بۆ سەر کوردستاندا تا بە ئێستاکەیش نەک هەر لەگەڵ خەڵکی زەحمەتکێش و شۆڕژگەڕی کوردستان لە شەڕدا بوون بەڵکو کەوتونەتە گیان دارستانەکانی ئەم ناوچێشە. لە تەواوی ئەم ماوەیەدا کە باسکرا هێزە چەکدارەکانی ڕژیم دار بەڕوە بە نرخەکانی ئەم ناوچەیان سووتاندووە، بەڵام لەم دواییانەدا و دوای ئاخێزی جەماوەریژن ژیان ئازادی ئەم هێرشە سووتێنەرانەی زۆر بەربڵاوتر کردووەتەوە. جگە لەم جنایەتە مشتێک کەسانی قازانجخوازی سەر بە ڕژیم یان بەرتیل دەرکەوتونەتە پاڵ ئەم جنایەتکارانە و بۆ بەرژەوەندی خۆیان دەستیان داوەتە سووتاندنی دارستانەکان بە مەبەستی پاکردنەوەیان و بە کێڵگەکردنیان تا مامەڵە و فرۆشتنیان پێوە بکەن. ئەو کەسولاوانەی کە پاراستنی دانستانەکانیان بە گرنگ و حیاتی دەستنیشان کردووە بە شێوەیەکی هاواهەنگ و سازماندرا و کاریان بۆ پاراستن و بەرگریکردن لە ژینگەی مەریوان کردووە. لە ناوبردنی ژینگەی ناوچەکە خەبات و شەڕکردن بۆ ڕێگریکردن لێ بابەتێکی تەواو سیاسیە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە و لایەنە جۆرەجۆرەکانی داوامان کردووە لە بەڕێز نسان نەودینیا ئەندامی ڕێبەری حزبی کۆمونیستی کارگەری کە لەم بەرنامەیە بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. فەرموون ئێوەیش تا کۆتایی لەگەڵمان بوون. بەڕێز نسانم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆ بەرنامەیە. زۆر سپاس. منی سڵاو عەرز دەکەم لە خزمەتی ئێوە و هاوکاران و هەروەها بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا مجددەن سپاسان دەکەم بۆ ئەو داوەتە. بەڵێ زۆر بەخێر بێن. تکایە سەبارەت بە مێژووی سووتاندنی دارستانەکانی مەریوان لەلایەن بەکرێگیراوان و تایبەتمەندیەکانی ئەم قۆناغا ڕوونکردنەوەیەکمان بۆ باس بکەن. خب ئەمە زۆر وەکو ئێوە ئیشارەتان پێدات توولانیە هەر لە وەختی حاکمیەتی دژ بە ئینقلابی حکوومەتی ئیسلامی لە کوردستانەوە پێشووتریش ئەساسەن پاراستنی جەنگەڵەکان دارستانەکان زۆر ئەهمیەتی نەبووە بۆ دەوڵەتەکان، چه دەوڵەتی پێش و پەهلەویەکان چە بەتایبەت ئێستا کە دەستی مافیای حکوومەتی ئیسلامی بۆ تاڵانکردنی دارستانەکان بەرزتر و درێژترەوە بووە. ئەو سابقە توولانی هەیە. قەتەنێ ئێمە زانین ئێمە خۆمان کەسگەرێ بووین ساڵهای ساڵ لەو دارستانانە گەشتمان داوە، جەولەمان کردووە، ئەو دارستانە جوانانە خۆشەویستانەمان بینیوە کە چەندە مەنفعەتی ئینسانی و گەردشکەری هەیە بۆ مردم. هەتا زۆربەی جێگەی ئەو دارستانانە جێگاگەرێکن کە تەولیداتێکیان هەیە بەشێ لە زندگی کۆمەڵانی زەحمەتکێش ئەتوانێ تەئمین بکە بۆ فەزای سەوز و تەواوی ئەو شتانەوە ئێمە زانین لە مۆردی ئەهمیەتی دارستانەکان و جەنگەڵەکانەوە. بەڵام ئەمە بۆ حکوومەتێکی جەنایەتکار کە هەموو شتێک بۆی بەتایبەت گیانی ئینسان بێ ئەرزشە معنیەوەیە کە ئەم دارستانانە ڕوتەکرێنەوە بە دەستی جەماعەتێکی مافیا لە دارودەسەی خۆیان کە ئەساسەن بۆ جەمکردنەوەی سوودێکی زۆرتر و تاڵانی دارستانەکان بۆ ئەوە کە مەنافعی بە ئیسلام ماڵی خۆیان قودرەتمەندکەن، سروەتی خۆیان قودرەتمەندکەن، دەسەدەنە غارەت و تەخریبی دارستانەکان کە زۆر وەخت ئێمە شاهد بووین لەلایەن هەم فعالینی زیست محیتیەوە هەم کۆمەڵانی خەڵکو ئەمانە ئفشا کراون. هەتا وەختێک مەسەلەکە زۆر ئەمیقتر بووەسەوە و زۆر ئاشکراتر بووە تاڵان و تەخریبی دارستانەکان، تعدادێ لە شەورای دێهاتەکان لەم رابطە ئفشا کراون و دەوڵەت مەجبور بووە ئەوانە دەستگیر بکە. ئەم سابقەیە هەیە. ئێمە ئەزانین پێشگە لەم سابقە چەند فاکتوری تریش هەیە کە بۆ تاڵانکردن و تەخریبی دارستانەکان بە نەزەری من تەئسیری هەیە. ئێمە ئەگەر ئێوە چاوی لێ بکەن شاهدین بە هەر ئاتەش سوزیەک بە هەر سوزاندنێ دارستانێک حکوومەتی ئیسلامی لە سایتەکانی و ئەعلامەکە کە هێشتا عامڵی
ئەم بێسە ئاتەش سووزیە معلوم نییە بۆ هەموو جارێ ئەم ترندە بەکارەوە و نیروهای ئەمنیەتی وارد بوون کە بزانم بۆچی وا بوو و ئەمە معلومە بۆ کۆمەڵانی خەڵک ناسراوە یەکێک هەم دەستی ئەم مافیای بێساو فرۆش و تاڵان و غارەتی جەنەڵەکانی تایە کە ئیشارەم پێدا حتا تا سەتعی تعدادێ لە ئەندامانی شۆرای دێهاتەکان سپای پاسداران ئەناسرێکی بێسڵاح بەکرێگیراو کە وەسڵن بە نیروهای ئینتزامی و ئەمنیەتی حتا چەند جار بینراوە و گزارش کراوە کە حەمڵی سوخاڵ دار بە وەسیلەی کامیۆنگەری کە کامیۆنی حەمل و نەقلی گۆشتن یا ئامبولانسی نەخۆشەکان بێسا جێبەجێ بووە بەم شکلە بووە و ئەمە معلومەوان هەموو ڕایەک هەموو جارێک ئەڵێن هێشتا معلوم نییە بۆچی ئەم دارستانانە ئاوری تێبەر بووە لەلایەکی تریشەوە ئێوە خۆتان شایدن مەریوان شارێکی مەرزیە تەرەدودی نظامی نیروهای سپای پاسداران و ئەرتەش لە مناتقی بێسا جەنگەڵی مەریوانە بەتایبەت ئەوە جەنگەڵانە کە ئەخیرەن 1000 هکتاریان لە 25 ڕۆژی ڕابردووە سوتاوە وەکو سەرشی وەکو لەژێر وەکو دەرەوەران و دەوروبەری پادگانی مەریوان پێڵە و ئەسراوە ڕەشەدێ و جێگەرتر ئەمانە مناتقی تەرەدودی نظامی سپای پاسداران و ئەرتەشن کافیە هەر تانکێ هەر ئەبزارێکی لۆجستیکی گەورەی جمهوری ئیسلامی سپای پاسداران لە نوقتەیەک و حرەکەتکە چەندێک تەخریبەکە جەنگەڵ جادە ئاوەکان کانیەکان جێگەی ژینگەی جانەوەران ئەوانەوە ئابزین ئەوانەوە جانەوەرگەرێکن کە بلەخەرە لەناو جەنگاڵانە خەریکن ژیانەکەن تای ئەمانیشە ئامڵێکی زۆر مهمە لە تەخریبی جەنگەڵەکانە لە مەریوانە تەرەدودی نظامی سپای پاسداران ئەرتەش دروستکردنی پادگانەکان لە مناتقی مەرزیە هەر جارێ ئێمە ئەبینین مانۆڕێک ئەگەر لە ئەترافی سەرشیوە یا لە دەرەوەرانە یا لە دەوروبەری ولەژێرە یا لە دەوروبەری خودی پادگانە ئەنجام بێەوە چەند پادگان و پایگای نظامیش حتا مۆقەتەن دروستکەن چەند ئەو جەنگەڵ و دارستانانە تەخریبە بن ئەمانە مسائلێکی واقعیە جامعەیە کە بە ئەشغاڵی نظامی بە لەشکەرکەشی بە هێزی نظامی خەریکن ئیدارەیەکەن نەک ئەوە مەترسیەکی زۆری خستووەتە سەر گیان و ژیان و زندگی ئێمە لە شارەکانی کوردستانە بەڵکو ئەم مەترسیشە کەوتوتە سەر دارستانەکان و جەنگەڵەکان لەلایەکی تریشەوە ئێمە خۆمان شایدین شەڕی ئێران و عێراق بووە تاوی ئەو مەناتقە مینگوزاری بووە بەشی زۆری مینەکان هێشتا خونسان نەبوونەتەوە هەر یەک هەفتە و دە ڕۆژی ڕابردووە تعدادێک کە چوون هەریقی دەوروبەری مناتقی ولەژێر و کەڵکەجار و جێگەرتر یا دەرەوەران مەهار بکەن 7 نەفەر بریندار بوون کە تعدادێکیان بە مینهای قەدیمیەوە بریندار بوون کە خۆشبەختانە گیانیان لەدەست نەدا یا ئێمە شاهد بووین کە ئیسە بەرەو 3 شەهریوەری ساڵی 1397 ئەوڕێن لەو دوای شارەی پێکەیت کە 4 فعالی ژینگە پارێز وەکو شەریفی باجوور و تعدادێکی تر لە ئەترافی پادگانی مەریوانە بەداخەوە ئەسەر ئاتەش سووزیەکی زۆر گەورە و لە عینی حاڵە معلوم نەبوو دەستی جەنایەتی جمهوری ئیسلامی چۆن تیا بوو ئەم 4 نەفەرە گیانیان لە دەستە تەواوی ئەمانە بە نەزەر من خەساراتێکە تەخریبگەرێکە کە جمهوری ئیسلامی بە حاکمیەتی ڕەشیە و ئستبداد و بە ئشغالگەری نظامیە و بە هێزی نظامیە و بەتایبەت لە جەنگەڵگەری مەرزیەی مەریوان بانەوە جێگەرترە ئەنجامیەدا خۆ مەترسی خستووە سەر هەم گیان و زندگی کۆمەڵانی خەڵک هەم جەنگەڵەکان و هەم تەخریب و هەم ئاتەشسوزی مەسئلەی جەوی و فەزای عمومی و گەرمبوونەوەی زەوی و بێسا تاویێوانیشە ئەوامڵێکن ولی ئێستا وەختی ئێمە مستەقیم سەبارەت بە مەریوان قساکەین بە نەزە من ئەمانە ئامڵهایەکی زۆر بەرجەستان زۆر بینراون و ئەبێ چارەسەری بکەین. بەڵێ بەڕێز نیسان خۆشتان باستان کرد لەم قۆناغەدا کۆماری ئیسلامی دەستی هەیە لە سوتاندنی دارستانەکانە هەدەفی چییە لەم شرایەتە تایبەتە کە بە ساڕۆژی
شۆڕشی ژن ژیان ئازادی یان شۆڕشی ژینە نزیک دەبینەوە ئاوا دارستانەکان ئاگر چێ بەدردا. قەتعاً جمهوری ئیسلامی ئەوێ بە شێوەهای مختلف تەمەرکوزی کۆمەڵانی خەڵک بە تایبەت ئێمە زانین لە شاری مەریوان لە شارەکانی کوردستان فعالینی مەدەنی، فعالینی زیست محیتی، فعالینی ئەرسەی کارگەری، ژنان، منداڵان، تەواوی ئەوانە کەسگەرێکن کە ساحبی ئۆتۆریتەن، ساحبەی خسەن و ئەتوانن بۆ ساڵیادی ئینقلابی ژنجیان ئازادی و ڕۆژی مەحسا زۆر فعالانە کار بکەن. ئەم تەخریبانەکە کە هەم دەستی مافیای خۆی درێژتر بکاتەوە لە ناو دارستانەکانە بۆ سوودەندوزی خۆیان و هەمینکێ بەشێ لە فعالین مەشغوڵی ئەم مەسەلە بکەوە پێ وایە بەم نەوە ئەمەلیاتانە بەم نەوە ئەکارانە توانێت تەمەرکوزی کۆمەڵانی خەڵک بۆ تەدارکی بەرپایی ڕۆژی مەحساس ساڵیادی ئینقلابی ژنجیان ئازادی کەم بکاتەوە. بە نەزەر من ئەمە شتێکی خەیاڵیە و جمهوری ئیسلامی قەتعاً لە هیچ شرایەتێکە موفق نابێ کە بەر بە بێسڵا ساڵیادی مەحسا بگرێت. ئینقلابی ژینا ئینقلابێ بووە کە سەراسەری بووە، مۆدێرن بووە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بە وەسعەت لە سەتحی ئێرانە لە سەتحی بینەلملەلە ناسراوە وەکو مۆدێرنترین ئینقلاب لە ئێرانە ڕوویداد و خیزشکی کۆمەڵایەتی. دەنەتیجە ئەم کارانەکە خۆ زەرب و زیانێکی زۆرتر بۆ ژیانی کۆمەڵانی خەڵک، بۆ فعالینی زیست محیتی، بۆ جەنگەڵەکان دروستەکە. بەڵام بە نەزەری من ئینقلابی ژینا و ساڵیاد و ڕۆژی ماسا ڕۆژێکی پایدارەوە جمهوری ئیسلامی لە پێشبوردی ئەم سیاسەتانە ناکامە بێ و مهمەوەیە کە ئێمە هەم بیناسین هەم ڕێگە حەلی خۆمان بۆ بێسڵا خونساکردنی ئەم نۆعە سیاسەتە تەبەهکارانە کە جمهوری ئیسلامی بەکاریەبا بەکاربێنی. شارەتان کرد بە ئەوەی کە ئەو شوێنانەی کە لە مەریوانە ئاگرجراون شوێنێکن کە شوێنی خۆتی سپای پاسەران هاتوو چووەکەن لە بەشێ لە شوێنەکانی ترا شوێنی کۆڵبەرانە. ئێوە ڕاتان چیە؟ ئایا ئەو شوێنانە بە هەدەفێکی مشەخەز ئەو دارستانانە ئاگرەدا کە کۆڵبەران لێنەوە هاتوو چوونەکەن؟ قەتعاً من وتم خۆ مناتقێکی زۆر هەیە ئێمە لەگەڵ یا ئاشناین 15 ساڵ ئێمە لە سفوفی کۆمەڵا بووین لەوێ مبارزەی مسەلحانەمان کرد گشتێ ناسین پایگا و وەختێ پایگای پادگانێ لێدا خۆب چەند هەدەفیە یەکێک ئەوەکەم مەرزیە بۆ بێستاح بە قوڵی خۆی مەرزەکان حفزکە، دوومەن بەرابەر بە تەرەدودی بێسلا کۆڵبەران یا کەسگەرە گەرەێکیان بێ لە مەرز و هاتوچوو بکەنێکە و قەتعاً ئەم نۆع تەرەدودی نظامیە یا ئاوربەردان لە دارستانەکانیش بە زەرری کۆڵبەرانە چون کۆڵبەران لە مناتقی جادەگەری قانونیە و هەرەکەت ناکەن، هەمیشە لە مناتقێکی سەختەوە لە ناو جەنگەڵەکانە لە مناتقەیەکە کە دوور لە چاوی نیروهای ئینتزامی و پایگا و پادگانەکان بن حرەکەتەکان قەتعاً لەسەر ژیان و زندگی و ئەوان تاسیری هەیە و قەتعاً خەتەری گیانیش زۆرترەکە. ئامڵێ تریش با من لێرە ئەگەر ئیجازە بدەن ئیشارە پێ بکەم لە جامعەی ئێرانەوە کولەن لە کوردستانە ئەران ئێوازانن ئێمە لەگەڵ بحرانێکی زۆر قوڵی فەقر و فەلاکەت و بێکاری و گرانی ڕوبەڕووی. ئەمە غاڵبە، یعنی کەسێ ناتوانێت بڵێ بێسڵا فەقر غاڵب نییە، بێکاری بە تایبەت لە کوردستانە کە بەشێکی ئێوە ئیشارەتان پێدا خۆب مردمێکی زەحمەتکێشکە وەختێ شانسی پیاکردنی کاریانە هەتا تەحسیڵاتیان کردووە ڕووەکەنە کۆڵبەری یا دەستفرۆشی بە تایبەت بەشێکیان ڕووەکەنە کۆڵبەر و ئەخیرەن بەداخەوە هەتا ناو ژنانە ئەم و ناو منداڵانە نەوجەوانانە ئەمەش زۆر بووە. خۆب ئەم ئامڵی بێکاری و فەقرە و نەبوونی تەمینی بیمەی بێکاری و ئەوانە سەبەبێ زۆر کەس لە شارەکان و بگەڕنەوە بۆ دێهات و لە دێهاتە بە شکلێکی غیرە ئستاندارد شدەش دەستەکەنە دروستکردنی ماڵ کە خودی ئەمە ئەوان مقەسر نین، شتێک عامڵێک سیستمێکی تەبقاتی سەرمایەدارانە کە مردمی بێکار کردووە و مەجبورن حتا مایەملەکێکی بچووکیان هەیە لە دەستی بدەن بگەڕنەوە بۆ دێهات و لە دێهاتە بە شکلێکی غیرە ئستاندارد شده دەستکەن بە دروستکردنی ماڵ و بێسا سەرپەنایە تەواو ئەمامیشە ئەوامڵێکن لە
ئەوە کە ئەم تەبیعەتە ئەم جەنگەڵە ئەم دارستانانە ئەمنیەتیان نەبێ بکەونە دەست ژێر دەستپوردی ئەنوا و ئەقسام نەخشەهایە کە بێ ئیسلاح بۆیان ئینسانەکان ئێوە نەبەرەوە و بەتایبەت ڕژیمی جمهوری ئیسلامی لە جای ئەوە کە تەمینی معیشت بکە بیمەی بێکاری بکە مەسکەن بکە بۆ تەبقەی کارگەری بێکار و بێکاران یا ئەشێت بڕۆن بۆ کۆڵبەری یا جێگۆمەکانی خۆیان جێبێڵن ئەمەیشە بە نەزەر من لە بەرچاومان نابێ کە ئێمە شاری خۆمان بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی وەختی بێکاری هەست فەقرست لەسەر جمهوری ئیسلامی کەمۆنەکەین و داوای بانترین ئستانداردی زندگی و مەسکن و حقوقی بێکاریکەین کە بە نەزەری من وە قەتعەن لە مەسئلەی پاراستنی ژینگە و دارستانانە و مناتقی مەسکونیە تەسیراتێکی زۆری هەیە. بەڵێ بەڕێز نیسان ئەگەر بمهەوێ پرسیارێکی دیکە بکەم خۆشتان لە سەواوی ئەو قسانەی کە وتان ئاماژەتان پێکرد بەڵام ئەگەر بمان هەوێت لەسەر ئەوەی کە لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هاتووتە سەرکار ئەم دارستانانە لەلایەن کۆماری ئیسلامی و هەر ساڵ و بە شێوەیەک لە شوێنەکان بەتایبەت مەسەڵەن لە شاهۆ لە شارەکانی دیکە لە کێفەکانی دیکە سوتاوە هەدەفە ئەسڵیەکەی چییە کە هەموو ساڵێک لە کوردستان بەتایبەتی ئاوا دەستەدا بە دارستوتان؟ خب بالاخره ما زانین دارستانی زاکرۆس دارستانێکی زۆر وەسیعە کە حدودی 374 هزار هکتاری ها لە کوردستانە لە مەرزگەری مەریوان و بانە و جێگەرترا و ئەمە پێی وایە بە سوزاندنی ئەم دارستانانە ئەتوانێ بێسا بەری تەرەدود بگرێ بەری کۆڵبەری بگرێت و پێی وایە ئەتوانێت بێسلا بەم شێوە مەترسیەکی زۆر بخاتە ناو دارستانەکان بۆ هاتوچووە لە عینی حاڵیشە بە نەزەری من ئەو نەوعدارانە داری بەلوتی پێڵێن وا لەم دارستانەی کوردستانە وجودیان هەیە بۆ موبلسازی بۆ سەنعەتی بێسا دروستکردنی موبل و شتی ئاواسنایعی مهم زۆر بەکارتێ خۆ ئەمەشە منبع دەرامەدێکە بۆ جمهوری ئیسلامی بەتایبەت وەختێ بەدەستی مافیاکانی و ئەناسر و باندهای سپای پاسداران و نیروهای ئەمنیەتی ئەمە ئەنجامەدا ئەتوانێت بەشێک لە بێستا زەخایری ماڵی خۆی تەقویەت کا و لە عینی حاڵە ئێمە خۆمان شاهدین لەگەڵ نظامی کاتەرەفیم کە دەستی ئختاپوسی و جەنایەتکار و چەپەڵی دزی و مافیایی ماڵی زۆر قورسە یانە لە هەموو جێگایەکە هەیە لە هەموو جێگایەکە ئەم مافیا خەریکە سوودەندوزیەکە لە کوردستانە و لە مەریوان و مناتقی مەرزی و ئەوانە یەکێکی لە بێژگە لە مەرزەکان و بازارەکان دارستانەکانە بۆ دەلیلە ئەم مەترسیە خاتە ناو جەنگەڵەکان جەنگەڵگەرێکە کە واقعەن ئەگەر بیان تێڵن دووە دەستکاری نەکەن مهمترین گەردشگەری دنیا بن مهمترین جێگەی تەفریحاتی دنیا بن کە ئێمە خۆمان هێشتا بەشکارێکی ئەبینن ولی هەمیشە ئەمانە هەان لە مەترسی تەخریبە مەترسی ئاتەش سوزیە بۆ ئەمە بەتایبەت ئێمە ئایسە لەگەڵ پەدیدەیەکی تر بە نەزەر من شاهدین کە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم لە دەوروبەری بێسا حومەی مەریوانە بەرەو مەسەن ولەژێر و کەڵکەجار و جێگەرتر ئەم کاراناکەن بۆ دەلیلە بتوانن بێسا ئازادانتر ئەماکنێکی بێسا ساختمانی مەسکونی بۆ دروستکەن کە ئیتر ئەوارز و مەسلەی شارەداری و تەواوی ئەوانیشە نەبێ ئەمەیشە بە نەزەری من ئامڵێکی زۆر مهمە لەم بێستا ئاوربەردانی جەنگەڵەکان بەتایبەت لە نزیکی شاری مەریوان هەم لە نزیکی پادگانی موسکی مەریوان و دەوروبەری هەم بەرە ولەژێر و نەی و بێسا کاکەجار و ئەو مناتقە کە ئەمەیشە خۆی مەترسیەکی گەورەیە جەنگەڵەکان ئەسووتێنن خۆیانێکەن بە بێسا وەسیلەی ئەناسری مافیایان هەوکارەکانیان ئەیکەن بە مناتقێکی مەسکونی و خودی ئەمەیشە بە نەزەر من ترندێکە موقعیەتێکە کە جمهوری ئیسلامی بۆ حفزی بێسا سەرمایەکانی خۆی بە وەسیلەی دارودەسەگەری مافیای سەرمایە حفزیەکە تاوای ئەمانە بە نەزەم لەم نظامی تەبەهکار و جنایەتکار جمهوری ئیسلامیە کە ئەساسەن بەر ئەساسی دزی و سەرمایەداری و ئەمیخبوونەوەی فاصلەی تەبەقاتی لە جامعە بنیار نراوە وجودی هەیە
جەنگەڵەکان، مەترسی ئاوەر تێبەردانی جەنگەڵەکان، نائەمنکردنی ئەوانە، جەنگەڵەکان تەواوی ئەوانە شرگەرێکە سیاسەتگەرێکی تەبەهکارانەیە کە جمهوری ئیسلامی ئەنجامیەدا و ئێمە ئایسە شاهدی هەر وەک ئیشارەم پێدا لە 25 ڕۆژی گوزەشە زۆرە 1000 هکتار جەنگەڵ لە دەوروبەری مەریوانە ئاورتێ بەدرێت. ئەمە زۆر غەیرعادیە، ئەسڵ لە هیچ شوێک ناتوانانی باوەڕکەی 1000 هکتار جەنگەڵ ئاوری گرتووە. معلوم نیە دەلایلەکەی هەموو جارێ ئەڵێن ئێمە ورودمان کردووە بۆ بزانین دەلایلەکەی چی. هەموو جارێ لە 15 ساڵی ڕابردووە هەتا ئێستا. لە نەتیجە ئەمە ئەهدافێکە کە ئەم ڕژیمی جمهوری ئیسلامیە ئەیباتە بەرەوە. بەڵێ باسی دارستانەکانی مەریوان و سووتانیمان کرد، خەڵکو و بەتایبەت گەنجان چۆن مامەڵەیان لەگەڵ ئەم دوو باندە کردوە، یەکێکی سوپای پاسداران و یەکێکی باندێکی دیکەیە کە سوپای پاسداران خۆی ڕێگەی داوە ئاوە جەنگەڵەکان هەم بسووتێنن هەم لە ناویان بن. قەتەن ئێمە لە مەریوانە و لە زۆر جێگا بەتایبەت بە نەزەری من لە مەریوانە زۆر قەویە شاهدی بێستا ئەنجومەنهای ژینگە پارێزی، ئەنجومەنی سەوزی چیە، ئەنجومەنهای تریش دەرنەتیجە ئەمە خودی ئەمە ئەنجومەنانە حزوریان هەیە، فعالینیان هەیە لە دۆریەکە شەبەکەی بێستا پاراستنی دارستانەکانیان دروست کردووە کە زۆر سەمیمانە زۆر فداکارانە خەریکن ئەو کاراکەن وە کارەکانیان فعالێتەکانیان جێ ڕێزە بۆ تەواوی کۆمەڵانی خەڵک. ئەمە خودی ئەمە ئەتوانێت ئامڵێ بۆ بەرامبەرکێکردن لەگەڵ ئەم مافیای بێسلا تەخریبی جەنگەڵانە و سوپای پاسدارانە. بەڵام ئەمە بە چه معنی؟ بەو معنیە کە ئەلعان ئێمە شاهدین مەسەڵەن ڕۆژی 3 شەهریوەری ساڵی 1397 هەروەک ئیشارەمان پێدا شەریفی باجوور و چوار 3 هاوڕێتر لە دەوروبەری پادگانی مەریوان گیانیان لە دەستە. ئەمە خەریکی نزیکە بینەوە بەم ڕۆژە. ئەم ژینگە پارێزانە بەنەزەم بۆ ڕێزگرتن لە یادی ئەمان و بۆ ئەمە ئیتحاد و هەمبەستەگی ناوخۆیانە زۆرترکەن و تەعدادێکی زۆرتر لە مردم بە ئەم ئەنجومەنانە پەیوەست بن بۆ پاراستنی جەنگەڵەکان باشترەوەی فکرێکی ئەساسی تر بکەن، ڕێحەلێکی ئەساسی تر هەم لە مقابلی سوپای پاسدارانە هەم لە مقابلی مافیای تەخریبی جەنگەڵەکانە بگرنە بەر. تعدادیان زۆرتر بێ، ئەنجومەنەکان قودرەتمەندتر بن بە لە حازی نیروی ئینسانی و ئێمە شاید بین هەر لەم 2-3 هەفتەی ڕابردووە هاتن لە پشت ویددیۆەکان و ویددیۆیان بڵاو کرد، لە پشت دووربینەکان و ویددیۆیان بڵاو کردوە داوایان کرد کە مردم فەوری بڕۆن کومەکیان کرد کە تعدادێ هەم ژن هەم پیاوان لە مەریوان و دەوروبەریا چون بۆ کومەکیان. بەنەزە من ئەم کارانە ئەکەن و ئەبێ ئەم کارانە قەویتر و متشەکلتر و سازمان یافتەتر ئەنجامی بدەن، هەم بۆ ئەوە کە خۆیان قودرەتمەندتر بکەن، هەم بۆ ئەمە ئیتحاد و هەمبەستەگیەکی زۆرتر بە وجود بێ و بە تۆری واقعی ئەبێ قبول بکەین پاراستنی دارستانەکان جەنگەڵەکان ئەبێ وەزیفەی کۆمەڵانی خەڵکە. جمهوری ئیسلامی وەکو هەموو ئەرسەکانی تر لە 14 گوزەشتا و زیاتر نیشانی داوە کە هیچ مەسئولیەتێکی حتا بچووکی بۆ پاراستنی ژینگە نییە، بۆ پاراستنی جەنگەڵەکان نییە، هیچ دڵسۆزیەکی نییە. ئەو مهم ئەوەیە بۆی لەم جەنگەڵانە بۆ ئیختفای نظامی، بۆ مانۆری نظامی، بۆ تەرەدودی سوپای پاسداران، بۆ تەرەدودی نیروهای ئینتزامی، بۆ بەرگریکردن لە کۆڵبەر و لە مزاحمی گیان و ژیانی کۆمەڵانی خەڵک بێ بۆ ئەمانە کەڵوەربگرێ. ئێمە ڕێگە حەلمان هەر ئەوەیە کە ئەم ئەنجومەنانە زۆر بکەین، تعدادێکی زۆرتری پێیوەست بێ، موردی حمایەتی کۆمەڵانی خەڵک بن. من پێم وایەکی لەو ڕێحەلانەوە ئەبێ بکرێت هەر ئایستا بەتایبەت لە شەرایەتە کە ئێمە هاین لە موقعیەتێکی تایبەتیە لە ئینقلابی ژینا. بە نەزەری من ڕۆژی 3 شەهریوەری ئیمساڵ تەبدیلکەین بە ڕۆژێکی ئێترازی هاوبەستگی و ئیتحاد لەگەڵ
فعالینی زیست محیطیە هەم لە کوردستانە و هەم لە سەتحی سەراسەریە، چون ئەم مشکڵە مەسەلەی دەستگیری حتا ئیعدام حتا شکنجەکردنی فعالینی زیست محیطی فقط کوردستانیە. لە کوردستانیشە ئێمە کەسمان هەزینەی زۆرمان داوە، بەڵام لە سەتحی سەراسەری ئێرانیشە زۆر کەس هەن هەر ئایسا هەن لە زیندانەکانە یا لە ئەسەری شرایطی نابسامان و مەشکوکی خودی زیندان و متاسفانە گیانیان لەدەست داوە. لە نەتیجە ڕۆژی 3 شەهریوەر فرسەتێکی مناسبە بە نەزەری من بۆ ئەوە کە یادێ بکەین لە ئەم فعالینی زیست محیطیە لە شەریفی باجوور و باخی دۆستانی و باخی فعالینی زیست محیطی لە سەتحی سەراسەری ئێرانە و لە عینی حاڵە جوابی ئێمە وەختێک بەرەو ڕۆژی مەحسا ساڵیادی ئینقلابی ژیان ئازادی ئەڕۆین و جمهوری ئیسلامی ئەم نوعە کارە خراپکارانەکە ئەو جوابی ئێمە بە تۆری مشخص ئەوە بێ لە 3 شەهریوەرە بە هەر شێوەیەک لەسەر مەزاری شەریفی باجوور لە هەر جێگێکترە توانین تەجەموعەکەین، ئەترازکەین و یادی ئەم ئەزیزانە ڕێز لێ بگرین و قەدردانی بکەین لەو فعالە محیط زیستیانە کە هەر ئێستا فداکارانە خەریکن کارەکان و خواهانی ئازادی ئەو فعالینی زیست محیطیە ژینگە پارێزگەرە بین کە هەر ئێستا هەان لە زیندانەکانە و خودی ئەمە خامێکی زۆر گەورە و مهمە بەرەو چوون بۆ ڕێزگرتن لە یادی مەحسا و ساڵیادی ئینقلابی ژیان ئازادی. بەڵێ زۆر سپاس بەڕێز نیسان. سەبارەت بە ئەنجومەنی سەوزی چیا قسەتان کرد؟ ئەندامانی ئەم ئەنجومەنە لا پاراستنی ژینگەدا خزمەتێکی خۆنەویستانە و فیداکارانیان کرا لەبەری ئەوەی کە ستایشی خزمەتەکانیان بکرێ لەلایەنەوە کەسانەوە ڕێخنەیان لێگیراوە کە دەڵێن ئەرکی ئیدارە دەوڵەتیەکان جێبەجێ دەکەن. ئایا ئەم ڕخنەیە ڕاستە و بەرحەقا؟ نەخێر دروست نییە، نەخێر متەقەن دروست نییە. ئێمە زۆربەی ئەم کەسانە ئەناسی کەسگەرێکن کە لە جایگایەکی واقعی دڵسۆزانە بۆ پاراستنی دارستانەکان خەریکن مبارزەکەن. ئەمانەوە وایڵێن پیان کەسگەرێکن کە یانەوێت دارستانەکان بسووتێن و مافیای هاوکاری سپای پاسداران و جمهوری ئیسلامی ڕەحەت بتوانن تەبدیلیکەن بە فرۆشی دار بە سوغاڵ بە شێوەگەر مختلف سادری بکەن و بەرابەر بەم تحرکە و ئەم حرەکەتەکە ژینگە پارێزانێکن زۆر سەمیمانە و زۆر فەداکارانە خەریکن ئەنجامیەدەن ئەم نوعە پرۆپاگاندە بڵاوەکەنەوە کە بە نەزەری من جێگەی باوەڕی هیچ کەس لە کوردستانە نییە ئەگەر زەڕەیەک لەگەڵ فعالیەتی ئەمانە ئاشنا بێ. ئەمانە کەسگەرێکن کە ئێمە هەر 2 هەفتە لەوە پێش شاید بن 7 نەفەریان بریندار بوون. هەمیشە وەختی ئەڕۆن هەرێقێ مەهار بکەن بیکوژێنەوە بەر بە ئاتەشسوزی لە دارستانەکانە بگرن خەتەری گیانیان بۆ تێت حتا بازەرا بە دەستی خاڵی بە خواردترین ئەمکانات. بەرعکسی بە نەزەر من ئەو کەسانە وە ئەماڕێن ئەوێ بڵێن نەخێوانیە ئێوە ئشتباکەن، ئێوە جایگای مهمی فعالیەتی مەدەنی فعالیەتی ئەم ژینگە پارێزانە بەداخەوە ناناسن. خارج لەوەش ئەبێ بڵێن ئەبێ ئەمانە و تەواوی ئەو جێگانەوە هەن لە مەترسی دارستانگەرێەوە هەن لە مەترسی ئاتەشسووزیە بە بانترین ئستانداردی بێسا مەهارکردنی ئاور مجهز بن و لە عینی حاڵە ئەم ژینگە پارێزگەرە ئەنجومەنەکانیان تەقویەت بکرێ. بە نەزەری من ئەمە کاری کۆمەڵانی خەڵکە بە هەر شێوێک کە توانن تەقویەتیان کرد بە هەر دەرەجە ئەمان خەوی بن و تەقویەت بکرێن و ئەم اتحاد و هەمبەستەگیە بوجود بێ هەم ڕێزگرتن لە کار و فعالەتیان تەبدیل بێ بە مەسئلەیەکی کۆمەڵایەتی لە جامعە. ئێمە بۆ شکڵاتوانی جوابی ئەم نەوعە بێسا پرۆپاگاندگەرە بینەوە کە بە زەرەری مردمە و بە قازانجی حکوومەتی ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس. وەکو دوایین پرسیار بەڕای ئێوە چی بکرێت بۆ مامەڵەکردن لەگەڵ دەستدرێژەکارانی دارستانەکان؟ ڕێگای دروست چییە بە باوەڕیەوە؟ بە نەزەری من تەقویەتی شەبکەیەکی زۆرتر قەویترە لە ئەو کەسانە کە ژینگە پارێزن و ئەمانە داوا بکەن ئەنجومەنەکانیان ئەبێ هەم لەلایەن کۆمەڵانی خەڵکۆ حمایەت بکرێن و ڕژیم بزانێ حکوومەتی ئیسلامی بزانێ ئەمانە
بێسا مۆردی حەمایەتی میلیۆنی کۆمەڵانی خەڵکن ئەمە زۆر مهمە و خارج لەوە وەختی ئەوە هەیە ئەبێ داوا بکەن کە لە تەواوی مەناتقا کە ها لە مەترسی ئاتەش سووزیە ئیستگاگەری ستانداردی بان دروست پێ ئەیسا 7 نەفەری لە 4-5 شارەوە جمهوری ئیسلامی کردوسە مەسئولی بێسا هەماهەنگی بۆ کاری ژینگە پارێز 6-7 نەفەر لە سوورەتێکا لە مەناتقەیەکی جەنگەڵی وەک زاکرۆس وەکو مەریوان و بانەوە یا ئەو مەناتقەوە زیاتر لە 370,000 هکتار جەنگەڵەیە ئەبێ چەندین پایگای مجهزی استانداردی بانی مەهاری هەرێق وجودی ببێ کە ئێمە شاهدی هەم لە دەستانی فعالینی زیست محیطی نەبین هەم شاهدی تەخریبی گەورەتر نەبین هەم زندگی و ژیانی مردم و ئەو بێستا گیاندارە و هەان لە جەنگەڵەکانە و خودی جەنگەڵەکان و دارستانەکان نەکەوێتە مەترسیەوە و لە عینی حاڵا بە نەزەر من ئەبێت تەواوی مناتقی دارستان استاندارد شده بێ و کەسە ئیجازەی نەبێ بێ ئیجازەی بێستا ژینگە پارێزەکان و نەزارەتی ئەوان دارێ ببڕێ لە مناتقی ئێمە هەر ئاوایە ئەبێت تۆ وەختێ چیتە جێگەی دارێک قەرارە بێستا لە بین بچێت لەلایەن بێسا ئیدارەی ژینگە پارێزەوە دەستورەدرێ ئەبێ ئیجازە کەتبیەکەت بێ و من مردمی ژینگە پارێزی و منتەقا ئەمە تاییدکەن پێیان وانە بێ ئەمە مافیایە ئەمە هاتووە تەخریبەکە و دارفرۆشیەکە بەنظەمە بێ ئەمە ئەقداماتە بکرێ و لە عینی حاڵا خودی حزوری مەیدانی فعالینی زیست محیطی و مردم و جوانان بۆ حفزی جەنگەڵەکان بە نەزەر من زۆر مهمە و یەکی لەوانەوە هەروەک ئشارەم پێکرد ئەوەیە کە ئێمە لە ساڵیادی گیانبەختکردنی شەریفی باجوور و باقی گیانبەختکردوانی ژینگە پارێزە تەجەموعەکەین ڕێزیان لێ بگرین و جامعە و مردم هەمیشە خۆیان بەشێک لە دفاع لە جەنگەڵەکان و ژینگە پارێزەکان و ئەنجومەنەکان بزان ئەمە ڕێگە حەلێکە هەلس بەر ڕێگە ئێمە تا سەرکەوتنی ئینقلاب تا نابودی حکوومەتی ئیسلامی و ئەعمالی حاکمیەتی کۆمەڵانی خەڵک لە سەرنوێشتی خۆمانە ئەو وەختە ئێمە لە تاریخی شۆراهامان لە تاریخی حاکمیەتی خۆمانەوە بە نەزەر من بە باشی و بە دروستی ئەزانی چۆن حفزی جەنگەڵەکان بووینە بەرەوە و چۆن ئەو مناسباتە بینی فعالینی یا ژینگە پارێزەکان لەگەڵ حفزی جەنگەڵەکانە لەگەڵ جامعە تەنزیم بکەین ئەو وەختێتە دنیایەکی ترە دنیایەکی باشترە خۆمان باشە زانین حفزی بکەین. بەڵێ زۆر سپاسە بەڕێز نسا من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان وتەیەکەیە کە پێتان وایە ئاماژەتان نەکردووە پێ فەرموون. دەخێ من هەموو شتێک ئێوە پرسیتان لە خزمەتتانە بووم هەروانە کافیە و لێ تاکی دەکەم کە ڕۆژی 3 شهریوەرمان لەبیر نەچێ ڕۆژێکە ئەتوانێت دڵگەرمیەکی زۆرتر بە ژینگە پارێزان بات لە ڕێز و احترام بۆ هەم بۆ گیانبەختکردوان هەم بۆ ئازادی زندانیان ژینگە پارێزەکان و هەم خاستکەرێکە مەترەحیەکەن و ئەبێ حکوومەتی ئیسلامی دەستی جەنایەت و مافیای خۆی لە جەنگەڵەکانە کۆتا بکاتەوە. زۆر سپاسانەکەم و تەشەکورتان لێ یەکەم بۆ ئەو داوەتە. بەڵێ جارێکی تر سپاس بۆ بەڕێز نسان نەودینیا ئەندامی ڕێبەری حزبی کۆمونیستی کارگەری کە لە بەرنامەی ئەمڕۆماندا بەشدار بوو. سپاس بۆ ئێوەی خۆشەویست بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەی خۆشەویستی کە تا ئێستا لەگەڵمان بوون ماڵاوە.